پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق ئاسان نابێتن و ئەو بربەست و تەنگەشانەی هەیە گرفت بۆ پێکهێنانی کابینەی تازە دروست دەکات. چاودێرانی سیاسی دەڵێن گۆڕانکاری لە نەخشەی سیاسی عێراق ڕوویداوە و بەشێکی زۆری ئەوانەی لەم هەڵبژاردنە دەرچوون ئەزممویان کەمترە بە بەراورد بە خولەکانی ڕابردوو. دروستکردنی پرۆسی کابینەی حکوومەتی عێراقی لەو خولی ئەمجارە پرۆسەیەکی ئاسان نابێ دەوقع دەکەم 6 تا 7 مانگی پێ بچێەوە بە پرۆسەیەکی زۆر قورسدا تێپەڕێ هەموو ئەوانە ئەومان پێ دەڵێکە کە لە داهاتوودا هەم لە پرۆسی سیاسی پەرلەمانیدا هەم لە پرۆسی تشکیلکردنی وزاریدا قۆناغێکی ئاسان تێپەڕ ناکاتن. حکوومەتی داهاتووی عێراق دەبێت لەسەر بنەمای ڕێکەوتنی نێوان پێکاتەکانی عێراق بێت. چاودێرانی سیاسی ڕایان وایە وڵاتانی ناوچەکە ڕۆڵیان دەبێت لە پێکهێنانی ئەم کابینەیە چاوەڕوان دەکرێت پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق درێژە بچێشێت. ئەم حکوومەتێک کە پێک دێ ئەگەر بە هەمان ئەجندا و سیاسەتی ڕابردوو بێوێ حکمی عێراق بکا بۆ 4 ساڵی داهاتوو پێم وایە سەرکەوتو نابێ. ئێستا عێراقیەکان بە تەواوی ئەم شێوازی حکمڕانی ڕابردوو لە عێراقدا ڕەت دەکەنەوە. بۆیە پێویستە گۆڕانکاری ڕێشەیی لە سیستەمی حکمڕانی لە عێراقدا بێتە ئاراوە. سەبارەت بە لایەنەکانیش پێکاتەی شیعە و کورد و سوننا پێویستە پەیوەندی نێوان ئەم لایەنانە ڕاشکاوانەتر بی لە چوارچێوەی دەستور بی. هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەواو بوون و دەرئەنجامەکانیش ڕاگەیەندران. لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان سەرقاڵی کۆبوونەوە و سەردانی یەکترن. لە عێراقیش بەهۆی ڕەتکردنەوەی ئەو ئەنجامانە لەلایەن بەشێک لە حیزب و لایەنەکان ئاسۆی گفتوگۆکانیان ڕوون نییە و چاوەڕوان دەکرێت پێکهێنانی کابینەی نوێ درێژە بچێشێت. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.